ساوتان لەبێت تۆم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە دوای گەڕانەوەی لە ئەوروپا مەلا بەختیار ڕایگەیاند ئەوەی نێچیروان بارزانی بۆی کردووە تەنیا مەگەر مام جەلال بمایە ئەوەی بۆ دەکرد. دوای مانەوەی بۆ ماوەیەک لە ئەڵمانیا بۆ وەرگرتنی چارەسەر بەهۆی ژەهر خواردکردنیەوە مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی زۆر بەداخەوە لە دوای کۆنگرەی چوار یەکێتیەوە خەڵکانێک هەن دەیانەوێت بە ژەهر خواردکردن هاوسەنگەرەکانیان دوور بخەنەوە و لە ناویان ببەن. مەلا بەختیار باسی لەوەش کرد کاتێک لە ئوردن پشتڕاست بووەتەوە کە ژەهر خوارد کراوە لە ماوەی چەند خولەکێکدا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەیوەندی پێوە کردووە و دوای 8 خولەکیش لە پەیوەندیەکەی سەرۆکی هەرێم پاشای ئوردن پەیوەندی پێوە کردووە و پێی ڕاگەیاندووە میوانی تایبەتی ئەوانە و هەرچی هەیە بە زوویی بۆی جێبەجێ دەکەن. مەلا بەختیار وتیشی ئەوەی سەرۆکی هەرێم بۆی کردووە تەنیا مەگەر مام جەلال بمایە ئەوەی بۆ دەکرد. من ئێجگار سپاسی خاوەنشکۆی ئوردن جەلالەتی مەلیکەکەم و بێغادە سپاسی جەنابی سەرۆکی هەرێمەکەم کە مەگەر بەس جەنابی مام جەلال زیندووکەیتەوە ئەمەم بۆ بکە. هەر لەبارەی دۆسیەی ژەهر خواردکردنی بەشێک لە بەرپرسانی یەکێتیەوە یەکێک لەو بەرپرسانی کە ژەهر خوارد کراوە ئاشکرای کرد کە نازانێت سکاڵا لەسەر کێ تۆمار بکات چونکە گومانی لە کەس نییە. حەسەن نووری ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد لە ڕێگەی فەحسی میزەوە پشتڕاست کراوەتەوە کە ژەهر خوارد کراوە بەڵام نازانێت سکاڵا لەسەر کێ تۆمار بکات چونکە هیچ گومانێکی نییە لەسەر هیچ کەسێک. حەسەن نووری وتیشی تەندروستی زۆر باشە و بڕی ئەو ژەهرەی دەرخواردی دراوە کەم بووە بەڵام گومان لە هەر کەسێک بکات سکاڵای لەسەر تۆمار دەکات. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند بەهۆی بڕیاری بەڕێوەبەرێکی گشتی وەزارەتی داراییەوە کێشەی کەمی دەرمان لە سلێمانی دروست بووە. سەبا هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بەهۆی ئەوەی بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە ڕێژەی ئەو پارە نەختینەی کە لە بەرامبەر هێنانی دەرماندا دەدرێتە کۆمپانیەکانی دەرمان لە 120ەوە کەم بکرێتەوە بۆ 105. کۆمپانیەکان بڕیاریان داوە چیتە دەرمانیان پێنەدەن و ئەوەشی داویانە لێیان وەربگرنەوە. سەبا هەورامی ئاماژەی بۆ ئەوەش کرد بۆی بڕیارەکەەوە لە چەند هەفتەی داهاتوودا تەندروستی سلێمانی و نەخۆشخانەکان ڕوبەڕووی کێشەی گەورە دەبنەوە. وتیشی بەپێی بڕیارەکە لەمە دووە هەر کۆمپانیایەک دەرمان دەهێنێت لە ماوەی 20 مانگدا دەتوانێت شایستەداراییەکانی وەربگرێت کە هیچ کەسێکیش ئامادە نییە ئەو کارە بکات. پێشتریش عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ئاشکرای کردبوو بە دوواداچوونی بۆ نەمانی دەرمان لە کەرتی تەندروستی سلێمانی کردو و بۆی دەرکەوتووە ئەگەر چارەسەر نەکرێت خزمەتگوزاری پزیشکی لە سلێمانی لە 150 دەبەزێت. هەموو نەشتەرگەری و قەستەرە و تاقیگەکان دەوەستن و دەرمان نامێنێت. ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایگەیاند کۆچی هاونیشتیمانیان سەرنجامی ستەمی کۆمەڵایەتی و شکستی حکومڕانی 30 ساڵی دەسەڵاتی خۆماڵیە. سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەبارەی کۆچی گەنجان و لاوانی کوردستان لە پێگەی تایبەتی خۆی لە فەیسبوک نووسیبێتی کۆچی هاونیشتیمانیانی ئەوسای ئیجە و ئێستای بیلاڕوسیا ڕووداوگەلێکی سروشتی نین بەڵکو سەرنجامی ستەمی کۆمەڵایەتی و شکستی حکومڕانی 30 ساڵ دەسەڵاتی خۆماڵیە. ئەمینداری یەکگرتوو و تووشێتی ئەمە نیشانەی بێزاری و یەئسا لە هەموو شتێم نیشتیمانە بۆیە دەبێت بۆ چارەسەر بگەڕێن نەک پاسا و داتاشین. ئەوەش لە کاتێکدا لە ئێستادا و ڕۆژانە هەزاران هاوڵاتی کورد دەچنە سنوورەکانی بیلاڕوسیا و لە بارودۆخێکی سەختدا چاوەڕێی پەڕینەوەن بۆ وڵاتانی ئەوروپا. جێگیری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند هاتنی فەرماندەی فەیلقی قودس بۆ عێراق کاریگەری لەسەر پێکێنانی حکوومەت دەبێت. لە وەڵامی پرسیاری پەیامنەری شارپەرێز دەرباری کاریگەری سەردانەکەی ئیسماعیل قائانی بۆ عێراق بەشیر حەداد وتی بەڵگەنەویستە کە کاریگەری وڵاتانی دراوسێ لەسەر بڕیاری حکوومەتی عێراق کاریگەری هەیە. بەشیر حەداد وتیشی لایەنەکانیش دەیانەوێت لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە بەرژەوەندی خۆیان بپارێزن. خواتان لەگەڵ.